ڕۆژتان باش سبێتە باش من هاژە غەفور کاتژمێر حوتی تاوا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوام کە دوێنێ ڕۆژی هەینی شوێکی زۆر خۆش و ئارامتان بەسەر بردبێ و ئەم ڕۆژ دووبارە دەستکەینەوە بە کار و چالاکیەکانمان و کار و باری ڕۆژانەی ژیانمان. پرۆگرامی ڕۆژ باش هەمیشە بە تاسەوەی بکە ڕۆژی شەممە دێت و ئەو بڕگە و بابەتانی کە بۆمان ئامادە کردوون پێشکەشی ئێوەی بینەر و بیسەری بکەین تا لە ماوەی ئەم کاتژمێرەدا چەندین زانیاری بە سوود و هەواڵی گرنگی ناوخۆ و جیهان و هەروەها بابەتی سەرنجڕاکێش لە بابەتی هونەری کلتوری زانستی بە ئێوەی ببەخشین. بۆ هیوام ئەم کاتژمێرە کاتێکی خۆشمان لەگەڵا بەسەربەرن و بەردەوام بە دیار شاشە جوانەکەی کوردستان 24ەوە بمێنەوە سەرەتاچمە کورتەی هەواڵەکان و دواتریش درێژە بە بڕگە و بابەتەکانی دیکادەن بەڵام لە بیری ناکەین کە ئەم ڕۆژتەوەری پرۆگرامەکەمان تایبەتە بە تەندروستی و پزیشکێک سەبارەت بە دواکەوتنی قسەی منداڵ یاخود منداڵانی نەبەکام زانین چۆنە و گیر و گرفتەکانیان چییە دەخێنە ڕوو بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. مەسرور بارزانی داوا دەکات ڕێز لە سیستمی دادوەری بگیرێت. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامێکدا داوا دەکات هەموو لایەک ڕێز لە سیستمی دادوەری لە هەرێمی کوردستان بگرن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری خۆی لە تویتەر نووسیوێتی داوا لە هەموو لایەک دەکەم کە ڕێز لە سیستمی دادوەری لە هەرێمی کوردستان بگرن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی سربەخۆ و بێدەستوەردان کارەکانیان ئەنجام بدەن. وەزیری بەرگری ئەمریکا ڕایدەگەێنێت زیادکردنی ژمارەی سەربازان لە عێراق لەسەر داوای ئەو وڵاتەیە. لۆید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لە پێنتاگۆن ڕایگەیاند پێشوازی و پشتیوانی لە بڕیارەکەی ناتۆ دەکەین بۆ زیادکردنی ژمارەی سەربازەکانی لە عێراق. ڕاشی گەیان بڕیاری ناردن و زیادکردنی ژمارەی سەربازەکان و فراوانکردنی مەشق و ڕاهێنانەکان وەڵامی داواکاری حکوومەتی عێراق بووە. جەختیش دەکاتەوە هێرشکردنە سەر هەر ئەندامێکی ناتۆ هێرشە بۆ سەر ئەمریکا. داوای هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەروین گوڵدان و 8 پەرلەمانتاری هەدەپە دەکرێت. سەرۆکی داواکاری گشتی ئەنقەرە لە چوارچێوەی لێکۆڵینەوەکان لە دۆسەی کۆبانێ داوای هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەروین گوڵدان و هاوسەرۆک و 8 پەرلەمانتاری هەدەپە دەکات. پێشتر بە بڕیاری دادگای ئەنقەرە و لەسەر دۆسەی لێکۆڵینەوە لە کۆبانێ زیاتر لە 100 پەرلەمانتاری پێشوو و بەرپرس و هاوسەرۆکی هەدەپا دەستگیرکراون و سزادراون. سەرۆکی ئەمریکا ڕایدەگەێنێت وەڵامی دەستوەردانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدەینەوە. لە یەکەم گوتاریدا لە کۆنفرانسی ئاسایشی منشن جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ هاوپەیمانەکان کار دەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی هەنگاوەکانی ئێران بۆ بەدەستهێنانی چەکی ئەتۆم. بایدن ئاماژەی بەوەش کرد پێویستە وەڵامی کارە تێکدەرانەکانی ئێران و دەستوەردانە خراپەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببینەوە. وتەبێژی کۆشکی سپیش دەڵێت هیچ پلانێک بۆ هەڵگرتنی سزاکانی سەر ئێران نییە. کۆمپانیای ڤایزەر بەرهەمهێنانی ڤاکسین زیاد دەکات. کۆمپانیای ڤایزەر پێشبینی دەکات لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا بەرهەمهێنانی ڤاکسینی دژە کۆرۆنا زیاد بکات. هەروەها ماوەی بەرهەمهێنانی ڤاکسین لە 110 ڕۆژەوە بۆ 60 ڕۆژ کەم بکاتەوە. بڕیاریشە کۆمپانیای ڤایزەر تا مانگی تەمموزی داهاتوو 300 ملیۆن ڤاکسین بۆ ئەمریکا دابین بکات. کورتە کۆتایی هات. مرۆڤ هەرچیەک بکات هەرچیەک بڵێت یاخود هەر چۆنێک بژی بێگومان دواتر ئەم ژیانە بەجێ دێڵێت و کۆشتەکە و ئەمرێت. بەڵام ئەوەی دوای خۆی بەجێ ئەهێڵێت ئەو کار و کردوانێتی کە کردوێتی یاخود ئەو شتانەیە کە دوای خۆی بەجێ هێشتووە. هەروەک چۆن ژنێک لە شارەدەی هەریر بۆ ماوەی نیو سەدە کەلوپەلی کۆنی کۆ کردوتەوە و بەشێکیش بەرهەمی دەستی خۆیەتی. ئەو ئافرەتە ساڵی ڕابردوو
لە تەمەنی 86 ساڵیدا کۆچی دوایی کردووە و بەر لە مردنیشی وەسێتی کردووە کەلوپەلەکانی بپارێزن کە سوکارەکەشی داوا دەکەن لە چوارچەوەی ئەنتیکەخانەیەکدا لە شارەدەی هەریر نمایش بکرێن. ئەم ژوورە پڕیەتی لە کاری دەستچن و کۆن زۆرتر لە ئەنتیکەخانەیەک دەچێت بەڵام ماڵی ئافرەتێکی کۆچ کردووە. لە عەلیخان عەلی دانیشتووی شارەدەی هەریر بووە و لە ساڵی ڕابردوو لە تەمەنی 86 ساڵیدا کۆچی دوایی کردووە. خوێندەوار و دەستڕەنجین بووە. ئەو لە تەمەنی گەنجیەوە سەرقاڵی چنین و کۆکردنەوەی کەلوپەلی کوردەواری بووە و بەشێکی بەرهەمەکانی ئێرە دەستڕەنجینی ئەون و هێندێکیان مێژوەکەیان لەسەر نووسراوە. لە عەلیخان ئەولی حتا ئاخری ژنەکە زیرەک بوو یا پاقل بوو یا تێگەشتی بوو یا زانا بوو بەس لە بیدایەتێ حەزی تشتێ کوردەواریت کرد ئەو تشتە هەموویە دەستی خۆی چێ کردی یا مەسەلەی هەیە کڕیە هەیە چێ کردی هەیە خزم و کەسیان دناسی مەسەلە زانی چەند تشتێ کوردەواریە داڵێ داوا کرد هەمیا یعنی مساعدەوەیت کرد کەس بێ دڵیاوەی نەتکرد هەندی هەند ژنەکە باش بوو ڕاستی. ئەو لە ناوەڕاستەکانی سەدەی ڕابردوو لە پاڵ نەهامەتی و زەحمەتیەکانی ژیان لە بیری بنیادنانی ئەنتیکەخانەدا بووە. لە کاتی هاتنی میوانەکانیشی بە تایبەت لە وڵاتانی دیکە لە عەلیخان کەرستەکانی بۆ نمایش کردوون و نیشانی داون. تورکا هات باڵ ئیرانێ هات بە حەزیت کرد دەرکە خۆوەکە بێنە بەری و تشتەی حەزیت کرد لاڵیخانە شوڵا بۆت کردەوە ژنەکە مرد بوو ژنەکە پێچێ بووی بوو وەڵا سڵحی بۆ عالەمێ چێت کردن. لە عەلیخان کەرستەکانی بە کللتوری نەتەوەکەی زانیوە بۆیە بەر لە مردنی وەسێتی بۆ بووکەکەی و نەوەکانی کردووە کەلوپەلەکانی بپارێزن و نەهێڵن لە نێو بچن. منێ بۆی چی کردە ئەوێت گوتە من گولەکەم ئەمدابێنێت چە گەمەلوکێت بچووکە وڵاتە ڕۆژێکی بچە لە عەلیخان بچوو دێڕاناکەون هەی دەم خۆ تشتێکی بە دابێ دەستە تشتێ من نەکەن تشتێ من منێ خڕوە کردە هەتا دەبی بمینیت وەختێ ئەمرێ خودێشی کرد من وەش گوت هەکە یەکی گیل من بووی بی من گوت تشتانە لێ نەفرۆشن بکەنە موزەخانە بۆ وێ باشترە چونکە لاڵیخانێ زۆر مەرەق تشتێ کوردەواری بوو ڕاستی ئەوێ تەنیش خەڵ ترکایت بۆ چێکردە توور و لە نێو ئەو ژوورەدا سەرجەم ئەو کەلوپەلانە هەڵگیراون کە لە عەلیخان زیاتر لە 50 ساڵ کۆی کردوونەتەوە و تەمەنی بەشێک لەو کەلوپەلانە 100 ساڵە کە سوکارەکەشی پێشنیار دەکەن لە شارەدەی هەریر ئەنتیکەخانە بکرێتەوە و لەوێدا نمایش بکرێن. تەیفور محەممەد کوردستان 24 شارەدەی هەریر. زۆرێک لە دایکان و باوکان هەمیشە لە خەمیەوەدان کە منداڵەکان لە دایکە بە دوای 8 ساڵێک یەکسەر بکەونە قسەکردن و بەردەوام چاوە لە سەرەتی. بەڵام ئەمەش کێشەیە گرفتێکە کە دواکەوتنی قسەکردنی منداڵ بە یەکێک لە کێشە باوەکان دادەنرێ ئەوەش دایک و باوک تووشی دڵەڕاوکێ و فشاری دەرونی ئەکات بە شێوەیەک قسەکانی ناسروشتیە بن وەک منداڵ چەند دەنگێک بە ناڕێکی دەردەکات یاخود منداڵ بەدەست یان بەسەری ئاماژە بۆ شتەکانەکات و زمانێکی تایبەت بە خۆی بەکارهێنێت و ناڕوونە زۆر کەم وشە بەکارهێنێت و بە ئەستەم ناوی کەلوپەلەکانە هێنێت و هەروەها وەڵامدانەوەی بۆ هەموو شتێک تەنیا بە وشەیەک دەبێت. بۆ قسەکردنی زیاتر و بۆ هەموو ئەو پرسانەی کە تا ئێستا ڕوون نییە لە لای دایکان و باوکان ئێمە هۆکارەکانی دواکەوتنی منداڵ لە قسەکردن لەگەڵ دکتۆرە دیلان ڕەمزی پێرداوت پسپۆری نەخۆشیەکانی تەندروستی و منداڵ لێرە دەخێنە ڕوو گفتوگوی زیاتری لەگەڵەکەین. بەیانیت باش دکتۆرە ڕۆژێکی باش بۆ تۆ. ڕۆژێکی باشتر سپاس بۆ ئەم دەرفەتە.
هیوادارن لە خزمەتی بینەران بین ئینشاءالله لەو ماوەی کە باسی ئەو بابەتە گرنگە دەکەین ئینشاءڵە. دکتۆرە بەگشتی هەستی بیستن و قسەکردن لەلایەن منداڵ چییە و چۆن دروست دەبێت؟ هەستی قسەکردن و ئەوە لە کاتی لەدایک بوون منداڵ دەبێت گوێی لێبێتن بەڵام وازح نییە وشەکان و دەنگەکان. دوای دووسێ مانگ دەست پێ دەکات دەنگی دەردەبڕیتن ئەوە واتە ئەو منداڵە گوێی لێیە دەبیستی و هەوڵ دەداتن لەگەڵ دەوروبەری تەواصل بکاتن کۆمیونیکیشن بکە. دەست پێ دەکات دوای لە تەمەنی 9 مانگ بۆ 12 مانگ دەست پێ دەکاتن بڵێ دادە بابە ئەوە سەرەتا دەستپێکردنی ئاخاوتنە لە منداڵ. یەکەم جار بۆ گوتم لە تەمەنی دووسێ مانگ دەست پێ دەکات بە دەربڕینی دەنگ دوای دەست پێ دەکات بۆ وشە کە وشەی مانە دادە بابە لەگەڵ دایک و باوکی خۆی ئەوە یەکەم وشەیە کە منداڵ دەری دەبڕیتن دەبێت لە تەمەنی 12 مانگ دەری ببڕیتن. هەندێک جار هەیە منداڵ دەری نابڕیتن تاخیرتر دەبیتن دێن بۆ تەمەنی 18 مانگ ئەوانە دەتوانێت چەند وشەیەک دەربڕێتن زۆر ڕێکنینە وشەکان بەڵام مانای هەیە. لە تەمەنی 3 ساڵ بە یعنی زۆربەی زۆریان بە تەمەنی 3 ساڵی دەزانن ئەو منداڵە ئاخاوتنی تاخیر بووە قسەکردنی تاخیرە لە 3 ساڵی دەبێت چەند ئاماژە بە چەند شوێنی جستەی خۆی بکە مەسەرەن لوتە گوێیە چاوە لەگەڵ ئەوەی دەتوانانی بێ بابە دادا ناوی خۆی بە وشێکی ئەمە دکتۆرە تا 3 ساڵ ئاساییە کە تا 3 ساڵ دەبێ ئاساییە لەسەری ڕاوەستی بەڵام بە شەرتێک بتوانانی چەند وشەیەک دەرببڕێتن نەک هیچ دەنگێک دەرنەبڕێتن. دەربڕینی دەنگ و وشە واتە هەیتی بەڵام ئەگەر تاخیر بوو ئەوە کێشەی هەیە لە دەربڕین دەربڕینی وشەکان. باسی هۆکارەکانی دواکەوتنی یاخود تەخیربوونەکە یەکەین بەڵام زۆر جار دایکان باسیەوەکەن کاڵن من یاخود پزیشکانیش ئاماژیان بۆ کردوڵن منداڵ هەتا لە ناو سکی دایکیشە کۆرپەلە گوێ بیست دەبێت زۆر جار دایکەکە گوێ لە میوزیکە گرێ بۆی کە منداڵەکەی ئاشنا بێ بەوە ئەمە تا چەند دروستە؟ بەڵێ ڕاستە لە کۆتایی مانگەکانی دوورگیانی واتە لە 7 مانگی و 8 مانگی و 9 مانگی ئەوە سەلمەندراوە بە بەڵگەی تەنزانستی کە ئەو منداڵە دەتوانی بیستنی ئەو دەنگانەبی کە دایکەکە لە دەوروبەری خۆی گوێی لێ دەبیتن کاریگەر دەبی لەسەری کاریگەریە بێ لەسەر قسەکردن و تێگەشتنی دوای لە دایک بوون ئاشنایە بەو دەنگانەی کە لە دەوروبەری دایکی هەبووە لە کاتی دووگیانی. ڕاستە باشە چۆن بوو جاران زۆرێک لە ژنانیانوت منداڵەکە تا چلەی نەچێ و ئەمانە گوێی لە هیچ نییە ئەمە چەند دروستە ڕاست نەخێر بەداخەوە ڕاست نییە ئەوە زۆر باوە لە ناو ملەتیمەکە دەڵێن تاکو 3 مانگ گوێ لێ نابیتن لە 3 مانگی دێتە لامان دەڵێ ئێستا گوێی دەکرێتەوە نەخێر گوێی کراوەیە لە کاتی لەدایک بوون بەڵام 2-3 ڕۆژی لەدایک دوای لەدایک بوون غڵبەکی جێلەیە ناتوانانی تەمیزی ئەسوات بکاتن لە تەمەنی مانگێک تەمیزی دەنگی دایک دەکا یەکەمدا کە دەنگ منداڵەکە ئاشنای بیتن دەنگی دایکە بە وازحی کە دەتوانی کە لە کاتی خەوتن بیان هەڵسان بێتن دەتوانی ئەم دەنگەی دایکی بیناسێتەوە دایکان هەمیشە قسە بە کۆرپەکانیان بکەنیان لە تەمەنی لەدایک بوونەوە ئاخاوتنی دایک لەگەڵ منداڵ زۆر گرنگە بۆ با بڵێن گەشەکردنی زمان و ئاخاوتن بۆ منداڵ زۆر گرنگە. باشە دکتۆرە کەواتە دواکەوتنی ئاخاوتنی منداڵ نەخۆشیە ئەتوانین بڵێن نەخۆشیە یاخود کاریگەری ئەو بارێکی تەندروست هەژمار دەکرێتن طبعاً زۆرێکە لە نەخۆشی پێ دەڵێن دیلەی سپیچ بە ئینگلیزی واتە تاخیربوونی ئاخاوتن بابەتێکی زۆر فراوانە ئەمە دەگرێتەوە لە ڕسپشن واتە وەرگرتنی ئاخاوتن و تێگەیشتن لەگەڵ دەربڕینی ئاخاوتن بە وشە بە زمان ئاخاوتنیش دوو دەبێتە دوو بەش زمان واتە لانگویج لەگەڵ دەربڕینی دەنگ واتە دەیەوێ ئاخاوتن بکاتن بەڵام مەفهوم بیان مەفهوم نەبی ئەوە پێی دەڵێن سپیچ لانگویجش کە بە شێوەیەکی زمانی وەکو دایک و باوک وشە بزانێت وشەکانی مانای هەبێت مانادار بن وشەکان. باشە دکتۆرە هۆکاری چییە کە مناڵ تووشی دواکەوتنە بێت؟ هۆکارەکانی بەڵێ هۆکاری زۆرە هۆکارەکانیشی گرنگن یەکەم لەوانە دەبێ بزانین چەند هۆکارێکی جەستەیی هەیە
وەک چەند هۆکارێکی دەرونیش هەیە هۆکارە جەستە یەکان واتە منداڵەکە چەند کێشێکی هەیە لە دەمی واتە وەکو مەڵاشووی شەقبوو لەگەڵ لێوی کەروێشکی پێ دەڵێن لەگەڵ هەروەها ئەوەشمان هەیە منداڵ هەندێک جار کێشەی هەیە لە ڕێڕەوی هەناسە و ئەوانەی ئاخاتنی تەخیر دەبیتن هۆکاری ئەوەش هەندێک جار دواکەوتنی ئاخاوتن دەگەڕێتەوە بۆ گەشەنەسەندنی غودەی تایرۆیدی ڕژێنەری دەرەقی پێ دەڵێن هەروەها چەند نەخۆشیەکی تر هەنە وەکو نەخۆشی شەلەل دەماغە پێ دەڵێن سرێبرال پەلسی ئەوانە لەگەڵ نەخۆشی دەرونیەکانیش وەک کێشەی دەرونی کێشەی ناوماڵ وا دەکات کێشەی دەرونی لە منداڵەکە پێیابیتن کە با بڵێن خۆی دەکێشێتەوە منداڵەکە لە ئاخاوتن و لەگەڵ تاوتوێکردن لەگەڵ کاریگەری هەیە لەسەر ئەوە دەبێتە ئەوەی دەرونی دەچێتە سەر قالبی دەرونی نەخۆشی ئۆتیزم یەکێکە لە و گرنگترین و نوێترین ئەو نەخۆشیانەی واتە تەسیر دەکات لەسەر دواکەوتنی ئاخاوتن لە منداڵ زۆر گرنگە کە منداڵەکە بزانێت لە تەمەنی 2 ساڵی بە دەردەکەویتن نیشانەکانی ئۆتیزم کە منداڵەکە حەز ناکە لەگەڵ دەوروبەری بە هیچ شێوەیەک کۆنتاکتی هەبیتن ناتوانێت دەربە بڕی وشە حەزی ناتوانێت چاوی تەواسڵ بکا لەگەڵ دەوروبەری بە هیچ شێوەیە کۆنتاکتی چاوی نابیتن ئەوانە دەستە قالبی ئۆتیزم بەڵام تاخیربوونی ئاخاوتن بە شێوەیەکی گشتی لە 3 ساڵ بە هیچ شێوەیەک ئاخاوتنی نەبیتن دەبێت سەردانی دکتۆر بکرێت بۆ ئەوەی دەستنیشانی کێشەکەی بکەین تاکو چارەسەری بکەین هەروەها کاری با بڵێن نەخۆشێکی جستەیی کە ئەویش بەستنی زمانی منداڵەکە بە ژێرەوەی دەمی کە ئەویش پێی دەڵێن بەستە زمان ئەویش کاریگەری هەیە بۆ کە زۆر بێ دەرەجەکەی وا دەکاتن منداڵ تاخیر ئاخاوتنی دەست پێ بکاتن بەڵێ دکتۆرە جیا لە ئەم هۆکارە تەندروستیانە یاخود پزیشکیان کە دیاری کراوە هۆکاری بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر دواکەوتنی قسەکردنی منداڵ هۆکاری بۆ ماوەی هەیە زۆر جار هەیە ئێمە دەپرسین لە ماڵەکە دایک و باوکی منداڵەکە لە چ تەمەنێک دەستیان بە ئاخاوتن کردیا دەوری هەیە بەڵێ زۆر هەیە دەڵێن لە 4 ساڵی و فعلەن منداڵەکە لە 4 ساڵی دەست بە ئاخاوتن دەکاتن کەواتە ئەمە تەمەشای دەکەین هیچ کێشەی دی نەبیتن دەردەچیتن کە هیچ کێشەیەکی نییە ئیجا ئێمە فێریان دەکەین کە زۆر دایک و باوک دەبێت لەگەڵ منداڵەکە ئاخاوتن بکەن خوێندنەوەی کتێب و چیرۆ زۆر گرنگە بۆ منداڵ دوورکەوتن لە شاشاتی ئەو سمارتەکان با بڵێن تەلەفۆن ئایپادە تەلەفۆن و ئەوانەیە تەلەڤیزیۆنە نابێ منداڵ تاکو تەمەنی 5 ساڵی بە هیچ شێوەیەک لەگەڵ شاشەی مسطح وەک ئایپادە تەلەفۆنە تەلەڤیزیۆنە دانیشیتن تاکو 5 ساڵ ئێستا دایکان و باوکانیش بە گشتی منداڵەکان هەر یەکسەر کە چاوەکاتەوە بە بینینی تەلەڤیزیۆن و ئایپاد و مۆبایلێکیانە دەست بۆی مەشغوڵ بێت بەمە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر دواکەوتنی قسەکردنی و هەم لەسەر تێگەیشتن کاردان خود بڵێن وەرگرتن و کاردانەوەشی زۆر کاریگەرێکی بەرچاوی هەیە کە من وەک پزیشکی منداڵان ڕۆژانە نییە نەخۆش نەبینم دەڵێ دکتۆرە منداڵەکەم خاتنی نییە قسە ناکاتن ئێمە هەموو شتێکمان بۆ کردووە زۆر ئاگامان لێیە دەڵێم چۆن ئاگات لێ مەسەلەن دەبینم لە کلینیکێکی خۆمانیان لە بەشی ڕاوێژکاریەوە ئایپادێک لە دەستی منداڵەکەیە یاخود تابلێتە تەلەفۆنە ئەوە ئاگالێبوون نییە ئەوە زۆر دژی قسەکردن و گەشە سندنی مێشکی منداڵە کە بە بەڵگەی زانستی ئیسبات کرایە ئەوانە نابێ منداڵ تاکو 5 ساڵی بە هیچ شێوەیەک هەڵسوکەوتی هەبێ لەگەڵ ئەو شاشە مسەطحانە کە وەک تابلێتە ئایپاد ئەو شتانە دکتۆرە هەرچەنە هەندێک دوورەکەوینەوە لە بابەتەکە بەڵام ئەمە لێرە دەرفەتی ێزانم پرسیارەوە لێ بکەم زۆر جار دایکان بە دیار ئایپاد و تەلەڤیزیۆنەوە خواردنێن بە مناڵەکان یان خوددەڵێ گەر سەیری ئەوەی کرد خواردنەکەی باش پێ ئەخورێت ئەمە ئیسفادەی هەیە ئەو خواردنەکە و مناڵی خوات نەخێر زۆر هەڵەیە منداڵ دەبێت تۆ داینی لە پێش ناخواردن لە کەشێکی زۆر ئارام دوور لە تەلەڤیزیۆن و ئایپاد و تەلەفۆن دەبێت منداڵەکە بزانی ئەوە خواردنە لە پێشیتی ماوەی دیاریکراوی هەیە بۆ خواردن نابێت زۆر ماکزیمەم 30 دقەیە کە لە پێش خواردن بیتن دوای دەبی دایکەکە خواردنەکە هەڵگری منداڵەکە فێر بیتن لەو کاتە دیارکراوە